لە کاتی ئەم ڕووداوانەدا بەراورد دەکرا بەوەی کە لە مانگی ئابدا لە سلەیمانی لە ئوتێل لالەزاردا ڕوویدا. ئەمەیە لێکچوون لە نێوان ئەم ڕووداوانەدا هەیە یاخود کەیسی تەواو جیاوازن. پێم خۆشە سەبارەت بە و بەراوردە قسەیەوە بیستین. من سەرنجم لەسەر ئەوەیە کە مەگەر لەوایە لە یەک بچن کە ریزی هامەر و سیارە و ماشینی جەنگی و چەکی قورس و چەکدارەکان دەبینی ریزیان کردووە بۆ ناو گوندی لاجان وەک چۆن لە سلێمانیشا کاتی هێژوە سەر لالەزار بینیوە. بەڕاستی کەیسی لالەزار لەگەڵ ئەمەی لە بەرامبەر پاڵاوگەی لانازا بووە جیاوازیەکەی لەوەیە کە ئەوەی لە سلێمانی بوو لە کاتی لالەزارە بوو چێشمە چێشی نێوان دوو باڵی نێو هەمان حیزب بوو تا وەختێ پێکەوە یەکگرتوانە لە ناو حیزبێک هەبوون بۆ تاڵانچێتی بردننی داهات و بەرهەمی کۆمەڵایەتی و سەربەتی کۆمەلگا و لە کاتێکا کە لەسەر دەسەڵات بۆ هەژمونی پیاکردن بەسەر ئەم پارۆپولی کۆمەلگایە ناکۆکی کەوتێ نێوانیانەوە ئامادەبوون چەک لە یەک ڕاکێشن یەکتری زیندانکەنەوە تا ئێستاش سەرکردەکانی ئەوان لە بەردەم دادگای ئەوانەوە بێژگەلەوەی کە خەڵکێک هەیە لە هەزار مەسیری معلوم نیە لە کوێی زیندانەکانی ئەوانەیە بەڵام یعنی ئەوان نەبوو لە ناو سلێمانیا ئەم حرەکەتە خودی جوڵەکە وە مەسەلەکەی فەرقی هەبوو وەکوتم ئەمە ملانی دوو باڵی ئەوان بوو بەڵام ئەمە ئێرە خەڵکێکی ناڕازی هاتنە سەر جادە وە لە بەرامبەریا ئەوان تەقیان لە خەڵکی کرد ئیتر بوو ئەمە چیەتی قۆزێتەوە بەرحاڵ ئەمە ئەویش بلێ شاوچەک و پێداویستی ئەسکەری باتە شوێنەکەەوە ئەلەمایاوکو وتم لێکەچێ لە شتێکی تریژە لێکەچێ بەڕاستی کە کەناڵی ئەملا کەناڵی زۆنی سەوز لەو کاتەیە کە ئەم شتا بێ لەوێ ئەیکا بە هەرە گوایە تەقە لە خەڵکەگرێ و ئازادی پێشێ لە کرۆم شتانە بە پێچەوانەکەشەوە کەناڵی زەردیشتانی وەشە ئەخبارەکەی ئەوەیە کە مەڕۆن مەخەون خەڵکی نەخەبەری تازەی لالەزارمان پێ بۆتان ئەم گاڵتە جاری خەڵک زۆر باشی زانێکەوە ئەوانی لە کاتێکە لەو پڕی توندیا بوون ئەوان تەقیان لە خەڵکی گوندی لاجانە کرد لەو کاتەیە کە سوپایان هێنا بۆ سەرشانی خەڵک وەکو وتمان سەرکوتیانە کرد هەمووی چەند سەعاتی دوای ئەوە پێشوازی لە مەکتەبی سیاسی پارتیە کرا لە نەو شاری هەولێرا لەلایەن ماڵی برای سەرروکی یەکێتیەوە ئەنی لەولاوە گوایە باسیێواکەن کە یەکێتی خۆی پێ خزانووە و ئەگەر حتمما ئاگادارن کە بەرپرسی کۆمیتەی خەباتیان دەستگیر کردبوو لە بەرەوەی گوایەمە بەدەسیسەی ئەو خەڵک هاتون ناڕزایەتیان کردووە کە لە کاتێکە خوان زۆر باش زانەوە ئەسڵ ئەساسی نییە گەرەوات بێت خۆی ناوە خۆی تێ خڵقا خۆتان دەبێ وەکۆی کە باڵانسی یەکێتی لەو منتقا بەرزکاتەوە شتێکی ترەوە بینی خۆیانە بەڵام ئەوە بیانوێن ئەوە ناشارێتەوە کە ناڕزاتی خەڵک لەوێ ئەوە بووە بۆیە لەوێ وانە بوو لە گوندی لاجان لە نێوان عەشرتێک لە بەرامبەر پارتیان نەبووە لەلایەن باڵێکی پارتی لەلایەن باڵێکی تریەوە نەبوو دوو باڵی ناویش پارتی نەبوو لە دژی یەکتر بۆ ئەم ڕووداوە لەم شتیانە لە سەبەبەکانیانە لە یەک ناچن بەڵام بەڕاستی لە یەکەچن ئەو دەسەڵاتانە لە یەکەچن لەوەیە کە هەردوو لا سەرکردگەرن دەنگی ئازادی پێشێلەکەن هەر خەڵکێک لە دژیەوان و نایاریان بێتە مەیدانەوە ئامادەن بلیت فنگێ ڕاکێشن و بیگەێنە حاڵەتی سەرکردگەری